عراق وڵاتێکی فرەنەتەوە و فرائین تێکەڵەیەکی یا مۆزاییکێکی زۆر فراوانە، کوردی تایە، عەرەبی تایە، لە ناو عەرەبە سوننە هەیە، شیعە هەیە، تا ئێستاش سوننە لە ناوچەکانی خۆیان هەست بە مەغدووری دەکەن. هەڵبژاردنیش بەڕێوەی ئایا ئەم هەڵبژاردنە هیچ لە مەسەلەی سوننەکان دەگۆڕێ یان نا ئێمە میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز سائر بەیاتی ئەندامی ئەمینداری ئەنجومەنی هۆزە عەرەبەکان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. بەڕێز بەیاتی سەرەتا جەژنتان پیرۆز بێ و شەوتان باش. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. هەڵبژاردننی پارێزگا ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوەیە. بەڕای ئێوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چی لە دۆخی پارێزگا سوننە نشینەکان دەگۆڕێت و ئێوە چاوەڕوانی چی دەکەن؟ دەنگەکە تۆزێک لاوازە گەر زۆر باشە تۆزێک پرسیارەکە دووبارە بکەوە بە کورد. بەڵێ باشە. بەڕێز بایەتی ئێستا جۆر لە منە؟ ئێستا دەتوانی جۆت لە من بێ؟ بەڕێز بایەتی دەنگی من دەگاتە لای تۆ؟ دیارە دەنگی من بە تەواوی ناگاتە میوانەکەمان. ئەگەر هاوکارانمان زۆر باشە، ئەگەر میوانەکانمان باڕوین میوانەکەمان هێشتا دەنگی ئێمەی بە تەواوی ناگاتێ، هەر کاتێک هاوکارانمان ئەگەر توانیان ئەو کێشەیە چارەسەر بکەن. لە عێراقدا وەکو گوتم لە دوای ساڵی 2003 دۆخەکە زۆر گۆڕاوە. ئێستا ئەوەی باڵادەستە لە عێراقدا شیعەیەکە زۆرینەی ینی وەکو مەزهب زۆرینان، بەڵام ئەگەر کورد و سوننەش کە زۆربیان سوننە مەزهبن پێکەوە لێکیان بدەی دەتوانن بڵێن وەکو ئەو یەکن. دیارە میوانەکەمان ئامادەیە. بەڕێز بایەتی ئەگەر جۆت لە من بوو بێ سەرەتا گوتم جەژنتان پیرۆز بێ و شەوتان باش و زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. بۆ خۆت دەزانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوەیە، بەڵام پرسیارەوەیە ئایا ئەم هەڵبژاردنە هیچ دەگۆڕێت لە دۆخی پارێزگای سوننە نشینەکان بەڕای ئێوە هەروەکو خۆی دەمێنێتەوە یا هیچ گۆڕانکاریەک دەبێت؟ بەڵێ جەنگیەوەش پیرۆز بێت. زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ گەلی کوردستان. بێ دڵنیاییەوە هیچ شتێک ناگۆڕێ، هیچ هاوکێشەیەک ناگۆڕێ لە عێراقدا لە سایەی بوونی نەبوونی دادپەروەری لەگەڵ بوونی حزبی تائیفی بوونی میلیشاکان هیچ شتێک لە دۆخی عێراق ناگۆڕێ کە کۆنتڕۆڵی هەنێک ناوچیان لە ناوڕاست و ڕۆژئاوای عێراق کردو. هەروەها پارەی سیاسی گەندەڵ بێگومان هیچ زۆرە هاوکۆشەیەک ناگۆڕێت، هیچ هەڵبژاردنێک ئەنجامی نابێت تاوکو ئەم دۆخە هەبێت. پێشمان وایە کە ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنەکاندا زۆر کەم دەبێت. ئەگەر هاتو 15-21 لە سەدا بێت ڕەنگە لەم هەڵبژاردنەدا زۆر ڕەنگە لە سەدا کەمتر بێت بەڕاستی، چونکە ئەمڕۆ هیچ کەس و لایەنێک متمانە بە پارتەکان ناکەن لە نێو چوارچەوەی هەماهەنگی، تەنانەت پابەندبوون بە ڕێککەوتنی پێکەنانی حکوومەتیش نییە. بینیمان کە پارتەکانی چوارچەوەی هەماهەنگی دەستیان بە دروستکردنی ناکۆچی لەگەڵ هاوبەشەکانیان کردووە لە پرۆسەی سیاسیدا لە نێویدا کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان و پێکاتەی سوننەدا. ئەمڕۆ پێکاتەی سوننە لە دەرەوەی هاوکێشەکەدایە بە تەواوەتی لە بەڕێوەبەرینی دەوڵەت لە دەرەوەی هاوکێشەکەدایە لە هەمویان گرنگتر بەهۆی ئەو هەموو بە ئامانجگرتنەی پێکاتەی سوننە. بەڕاستی هەندێک ژمارەی خێرا سادە باز دەکەین. 250,000 لە نێوان دەستگیرکراومان هەیە، 250,000 بەسەر و شوێن. ئێمە زیاتر لە ملیۆنێک ئاوارەمان هەیە لە کەمپەکاندا. 4-5 ملیۆن کەسیکە پەنابەرن لە دەرەوەی عێراقدا. خەڵکانێکی دیکەشی بێسەر و شوێن هەموو ئەمانە تۆمەتبار کراون بە تۆمەتی تیرۆر و داعش لە ڕێگەی هەواڵگریەوە، لە ڕێگەی سیخوڕیەوە ئەمان تۆمەتبار کراون. لە ڕێگەی چێ؟ لە ڕێگەی ئەفسەرانی میلیشیاکانەوە.
بەڕاستی ئەمە پێمان دەڵێ پێکاتەی سونێ بە ئامانج کراوە هیچ ڕۆڵێکی نییە هاوکێشەکە وەکو خۆی نییە ئێستا لە دۆخی پارێزگا سونیشینەکان دۆخێکە زۆر خراپە چونکە ئێستا ئەوان بەڕاستی بوونە تا دەستگیر کراون ئەوانە لە پارێزگا سونەنشینەکانەوە بۆیە بەڕاستی پێکاتەی سونەی هیچ ئامان هیچ شتێک چاوەڕۆ ناکە لە ڕێگەی هەنجامدانی هەڵبژاردننی پارێزگاکانەوە ئێمە داواکاریمان هەیە بەرپرسیارەتیش دەخێنە ئەستۆ چێ ئەستۆی ئیدارەیی ئەمریکا نوێنەرەکەیان لە عێراق باڵوێزی ئەمریکا ئەلینا ڕۆمانۆوسکی ئەوان بەرپرسن ئێمە چەندین پەیاممان بە سەرکردایەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی بەڕێز فەخامەتی سەرۆک مەسعود بارزانی گەیاندووە داوامان کردووە کە هاوکار بێت چونکە ئێمە نوێنەرانمان لەدەست داون ئەوانەی کە نوێنەراتی پێکاتەی شانە دەکەن توانایکی ئەوتۆیان نییە دەیانەوێت کەوا ئێمە دەمانەوێت دادپەروەری دەکەین داوا دەکەین تکاش دەکەین ئێمە قسەکەمان ڕاستی فەخامەتی سەرۆک مەسعود بارزانیە دەسوەردان لەم بابەتە دابکات کە بابەتی بڕیاری لێبوردنی گشتیە زۆر باشە بەڕێز بەیاتی ئێوە ئاماژەتان بە بێسەر و شوێنبوونی ژمارەیەکی زۆری سونەتدا کەسانێکی زۆری سونە بێسەر و شوێنن چارەنووسی ئەمانە بە چۆک گەیشتووە هیچ زانیاریەکتان هەیە لەسەریان يعني ما عرفت ببوورە بابەتەکە چی بوو پرسیارەکە تۆزێک ڕوون نەبوو مەبەست زۆر ئامانجت چییە زۆر باشە بەڕێز بەیاتی وتم کەسانێکی زۆری سونە بێسەر و شوێنن هیچ زانیاریتان هەیە لەسەر چارەنووسی ئەمانە چارەنووسی ئەم سونانە بە چۆ گەیشتووە ئەوانەی بێسەر و شوێنن بەڵێ ئێمە زانیاری زیاترمان هەیە زیاتر لە زانیاریمان هەیە بەڕاستی بەڵگەنامەمان هەیە بەڵگەنامەی ڤیدیۆیی وێنە و دەنجیمان هەیە کە میلیشیاکانی وەلائیەکان ئەم هاوڵاتیانەی ئێمە دەرفێنن لە بەردەم چاوی هێزە ئەمنیەکان لە ناوچە سوننشینەکان لە ئەمبار لە سەلاحەدین لە مۆسڵ لە دیالە ئەمانە بەدەیانیان تەنانەت هەزارانیان ڕفێنراون دەتوانن بڵێم کۆی گشتی ڕفێنراون زیاتر لە 400,000 ڕفێنراو دەبێت تەنانەت لە سەلاحەدین 16,000 تن لە پارێزگاکانی دیکە ئەمە بەڵگەنامەیە ئەمە بە جۆرەی چی بە چەندی پەرلەمانتاریش ئاماژان پێکردووە بە شێوەی لێدوانی فەرمی بەڕاستی بەڵگەنامەکان هەن میلیشیاکان تاوانبارن میلیشیا وەلائیەکان تاوانبارن بەڕاستی بە هەزارانی کەسیان لە سەگلاویە بێسەر و شوێن کردووە و ڕەفاندووە هەروەها لە ناوچەکانی دەوروبەغدی خەڵکانێکی زۆر بێسەر و شوێن کرا و ڕفێنراون لە ناوچەی لە دەوروبەری سامەڕە لەم ناوچانەدا خەڵکانێکی زۆر بێسەر و شوێن خەڵکێکی بێتاوان بە شێوەیەکی ئاشکرا تەنانەت بەڕاستی وێنەشیان گیراوە لەلایەن میلیشیا وەلایەکان ئەمە هەمووی بە بەڵگەنامە هەیە لەلایەن نەتەوەیەکگرتووەکانەوە بەڵام بەداخەوە نوێنەری نەتەوەیەکگرتووەکان لە عێراقدا دەبینیم هەڵوێستی زۆر لاوازە سەبارەت بەم پرسە سەبارەت بەم وڵاتە بێتاوانانە هەڵوێستێکی توندیان نەبووە بەڕاستی هەڵوێستیان بەرامبەر هێزی میلیشیاکان لاوازە چونکە ئەمانە ڕێگری لە خەڵک دەکەم بگەڕێنەوە ناوچەکانیان خەڵکانێک کە واک بەڕاستی ئەمە بێتاوانن بەڵام لێ ناگەڕێن خەڵکەکە بگەڕێن ناوچەکانیان بینیمان لە شنگال خەڵک بە ئامانج کران بەڕاستی هێزە ئەمنیەکان ڕێگریان لێکرا کەوا چونکە پێیان دەڵێن ئەمانە داعشن بەڕاستی ئەم شەیە بەڕاستی ئەمە قسەیەکە بۆ کەسانێکی کە دەگوترێت چونکە ئەمانە بەڕاستی گۆڕانکاری دموگرافی ئەنجام دەدەن لە چەند ناوچەی عێراقدا لە زۆر ناوچەدا لە دەشتی نەینەوە لە شنگال لە سەلاحەدین لە دۆسخورماتوو خانەقیم دیموگرافیا گۆڕینی دوگرافیا دەکرێت دانەوێت خەڵکی ڕەسەن لەم ناوچانە دوور بخرێنەوە دانەوێت خەڵکانێک بێنن لە ناوچەکانی دیکە و لەو ناوچانە نیشتە جیان بکەن برێز بەیاتی تەگوت و دەستەوێدە بەلگە هەنە 400,000 کەسێک و بێسەر و شیون بووینە چ بسەرێوا کەساتێ گاواگو بێسەروشون تێنەکردن چ بسەرێت چ بچارە نویساوان کەساتێ بەڵگەمان هەیە ژمارەی ڕاستەقینەمان لایە بەڵێ نازانین چارەنووسیان چییە سەرۆکی پەرلەمانیش قسەی لەو بارەوەی کرد ئەمە پرسیار ئاراستەیەک پێشتر کازمی کراوە هەروەها پرسیار ئاراستەی سەرانی چوارچەوەی هەمانجی کراوە
تەقی سەرۆکی وەڵامی سەرۆکی پەرلەمان چی بووە پێیان گوتووە سەرۆک وەزیران گوتوێتی واز لەم خەڵکانە بێنن ئەم پێیان بڵێن ئەمانە شەهیدن بەڕاستی ئەم قسەیەش دەقیقی نییە ورد نییە چونکە تا ئەم ساتە تاوەکو ئەم ساتە ئەم خەڵکانە بە شەهید حساب نەکراون تەنانە بێسەر و شوێنن ئەمانە ڕفێنراون ئەمە جیاوازی هەیە جیاوازی هەیە لە نێوان بێسەر و شوێن و ڕفێنراون بوو جیاوازی هەیە واتە خەڵکێک ئەمانەی ڕفاندووە چونکە بەڵگە هەیە بەڕاستی گۆڕە بە کۆمەڵەکان بەڕاستی شاهدن لە عامری فەلوجە لە دەوروبەری فەلوجە لە ڕۆمادی لە ئەمبار لە چەندین ناوچەی دیکە بەڕاستی چەندین گۆڕی بە کۆمەڵ دۆزراونەتەوە بەڵگەن کە بەڕاستی ئەم خەڵکانە کۆمەڵکوش کراون زانیاری ئێمەن بەشێکی دەستگیرکراوەکان دەست بەجێ کوژراون بەڕاستی بۆ نمونە لە جەرفڵ سەخر کە خەڵکانەکەی نەسەرک وەزیران نەسەرۆکی پەرلەمان نەوەزیری بەرگری نەوەزیری ناوخۆ هەر بەرپرسێکی دیکەی عراقی ناتوانێت بچێت جرف سۆخر چونکە داگیر کراوە لەلایەن میلیشەکانەوە و لە ژێر ڕاستپاردەی دەوڵەتێکی دراوسێدا هەروەکو ئایان عەلاویش زۆر پشتی کردەوە گوتی بابەتی جرف سۆخر لە دەستی ئێراندا لە دەستی حکوومەتی عراق و هیچ بەرپرسێکی عراقیدا نەماوە زۆر باشە زۆر بەڕێست ئەسائر بەیاتی ئەمینداری ئەنجومەنی هۆزە عەرەبەکان ڕاستە و خۆ لە هەولێرەوە لەگەڵمان وی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.